سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران. ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن خوێندکاران لە پشووی هاویندا کاتەکانیان بەسەر ببن، واتە لە ماوەی ئەم نەوە ڕۆژەدا چۆن سەرکەوتن لە زۆربەی بوارەکانی ژیانیاندا بەدەست بهێن و کاتەکانیان ڕێک بخەن. ئەگەر ئێوەش یەکێکن لەو خوێندکارانی کە نازانن کەوا چۆن پشووی هاوین بەڕێ بکەن، ئەوا تا کۆتایی ڤیدیۆ کابینەر بن. پشووی هاوین هەروەکو لە ناوەکیەوە دیارە مانای پشودان دەگەێنێت، واتە بۆ ماوەی 9 مانگ کە تۆ لە قوتابخانە بوویت و ڕۆژانە هیلاک بوویت و چەندین تاقیکردنەوەت ئەنجام داوە، هەروەها شەو نخۆنیت کردووە و قەلەق بوویت و پشووی زۆرە دوور نەگرتووە بۆ ئەوەی بە سایەکانت ڕابگەیت. بەڵام لە پشووی هاویندا دەتوانیت کاتێکی زۆر بۆ پشوداندا بنیت و پشوو بە جەستە و مێشکت بدەیت. بەڵام ئێمە وەکو مرۆڤ کە خۆی گەورە لەسەر زەوی دروستی کردوین، هەریەکەمان ئەرکێکی پێداوین تا جێبەجێ بکەین. بۆیە زۆر هەڵەیت ئەگەر بێت و بیر بکەیتەوە تەنها تۆی خوێندکار ئەوەت لەسەرە کە بچیت بۆ قوتابخانە و سعی بکەیت و دووبارە کە دەرچیت لە قۆناغا 3 مانگەکەی هاوین چاوەڕێ بکەیت تا دووبارە ساڵی نوێی خوێندنت دەست پێ بکەیتەوە. تۆ ڕۆبۆت نیت تا ناچار بیت تا قوتابخانە تەواو بکەیت، ئەمە شێوازی ژیانت بێت، کەواتە ماڵی من پشووی هاوین هیچ ناکەم، بەس ئەخۆم و ئەخەوم. مرۆڤ نابێت خۆی بەکەم بزانێت و ئامانجی ژیانی نەزانێت کە خۆی گەورە مرۆڤی بەبێ ئامانج دروست نەکردووە. ڕێگە بە خۆت مەدا ڕۆژێکی ژیانت بگرە کاتژمێرێکی ژیانت بەبێ هودە و بەبێ ئامانج بەسەر ببەی. هەر بۆیە نرخ و بەهای کاتەکانتان بزانن، بەتایبەتیش لە پشووی هاویندا بە ئەنجامدانی ئەم کارانە لە هاویندا لە خودای گەورە نزیک ببنەوە. ئەم هاوینە بڕیار بدا ئەگەر لە خوددا دووریت و نوێژەکانت ناکەیت، هەوڵ بدا پەیوەندیت لەگەڵ خودای گەورەدا باش بکەیت و نوێژەکانت ئەنجام دەیت، یانیش ڕەمەزانت نەگرت بێت، هەوڵ بدا لەم هاوینەدا بیگرەوە. مرۆڤ نازانێت کەی دەمرێت. ئافرین بۆ ئەو کەسەی ڕەزامەندبوونی خوددا لە هەردوو دنیادا بەدەست دەهێنێت. هەموو خویەکی ناباش ئەگەر بێت و وازی لێ بهێنیت یاخود خویەکی باش دروست بکەیت، ئەوە پێویستی بە 21 ڕۆژ هەیە. ئەگەریش بێت و زۆر قورس بێت بەلایانی زۆرەوە پێویستی بە 9 ڕۆژ هەیە بۆ ئەوەی ئەو خۆ باشە لە خۆدا دروست بکەیت، کەواتە تۆ بەهانت نامێنێتەوە بۆ ئەوەی خویەکی باش لە خۆدا دروست بکەیت، کە ئەوش ئەوەیە نوێژەکانت بە باشی و بە جوانی ئەنجام دەیت. ئەگەر بێت و نوێژ ناکەیت یانیش ڕەنگە نوێژی بەیانیت بڕوات، ئەوە هەوڵ بدا یەکەم کارت کە بیکەیت ئەوە بێت کە نوێژی بەیانی ئەنجام دەیت. پلانی ڕۆژانە و هەفتانە و مانگانە دابنێ. ڕاستە قوتابخانە تەواو بووە، بەڵام وەکو وتمان تۆ ئامانجی لەوە گەورەترت هەیە کە تەنها بیر لە نمرە و سعی بکەیتەوە. ڕۆژەکەت ئەگەر بێت و پلانت بۆ دانەنا، باوەڕ بکەن کاتەکانتان لە خۆی دەڕوات بێ ئەوەی هیچ کارێکی گرنگی تێدا بکەن. متمانە بە مەشکتان مەکەن، مەڵم پلان نانووسم، خۆم ئەزانم چی یەکەم. خوێندکاران خۆم تاقیم کردوتەوە ئەگەر بێت و پلانم نەنووسی بێت و دەشتمدا نابێت لە ڕۆژێکدا کە ئەنجامیان بدەم بەلایانی زۆرەوە 4 بۆ 6 کارم بیرکەوتۆتەوە. بەڵام ئەگەر تۆ کارەکانت نووسی لەو ڕۆژەدا لەسەر دەفتەر، ئەوە زوو سێری دەکەیت و دەزانیت دەبێت چی بکەیت و لە چ کاتێکدا ئەنجامی بدەیت. بۆ یەکەم داواکاریمان نووسینی پلانی ڕۆژانەتانە. وەرزش بکەن. بۆچی باسی وەرزش دەکەم؟ زۆر کەس وا دەزانن کە باسی وەرزش دەکەین مانای وایە بچیت بۆ هەڵی وەرزشی و چەند کاتژمێرێک وەرزش ئەنجام دەیت. نەخێر، مرۆڤ ئەگەر بێت و ئامانجی زۆر بێت واتە ڕۆژانە زۆر کاریان لەسەر دەکات و بە مەش هیلاک دەبێت و مێشکی زۆر ماندوو دەبێت. بۆ ئەوەی لە ماندووبوونی مێشکە ڕزگارت بێت، وەرزشکردن ئەگەر بۆ ماوەی 15 خولێکیش بێت زۆر سوودی هەیە، زۆر چالاکتان دەکات، وزەتان پێدەبەخشێت بۆ ئەنجامدانی کارەکانی دیکەتان. هەروها زۆر کەس حەز دەکات بەیانیان زوو لە خەو هەستێت، بەڵام خەو بەری نایەت. بۆ ئەمەش باشترین شت ئەگەر بتەوێت زوو لە خەو هەستیت و خەوت بزڕێ ئەنجامدانی وەرزشە بەلایانی کەمەوە بۆ ماوەی 15 بۆ 20 خولەک. بۆی وەرزشکردن لەبیر مەکەن. فێربوونی زمان. وەکو خۆتان دەزانن لەم ڕۆژەدا گرنگترین ئەمڕاز بۆ پەیوەندیکردن لەگەڵ خەڵکی بیانیدا زمانە، وە گرنگترین زمانەکان کە پێویستە ئێمە وەکو کورد فێربین زمانی نەتەودراوسەکانمانە، وەکو زمانی عەرەبی و ئینگلیزی و فارسی و تورکی. مەڵێ من بۆ فڵان زمان فێر بم، ئەو گەلە دوژمنی منە، من پێتان ناڵم ڕۆن ئەو گەلەتان خۆش بوێت. بەڵام ئەگەر بێت و زمانی هەر میلەتێک فێر بیت، لە شەڕ و ئاژاو و فیتنەی ئەو گەلە بە دوور دەبیت. بۆیە ڕۆژانە کاتێک تەرخام بکەن بۆ فێربوونی زمان، بەتایبەتیش ئینگلیزی و عەرەبی، چونکە بۆ قۆناغەکانی تری خوێندنتان زۆر پێویستان پێ دەبێت. ڕەنگە زۆر بەشتان لەو دووانەیەدا خراپن لە قوتابخانە، هۆکارەکەی زۆربەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو زمانە نازانن، بۆیە ڕەنگە ڕقیشتان لێ بێت. بەڵام ئەگەر بێت و زمانەکە بزانن، ئەوە وانەکەتان خۆش دەوێت و دەردەچن تیایدا. کۆرس وەربگرن. لە خاڵی پێشودا باسی فێربوونی زمانمان کرد، دەتوانن چەندین کۆرس هەیە بۆ فێربوونی زمان وەری بگرن. هاوکات ئەگەر ناشتوانن و تااقەتان نییە لە دەرەوە کۆرس وەربگرن، دەتوانن کۆرسی ئۆنلاین وەربگرن.
جا کۆرس وەرگرتن بۆ فێربوونی زمان بێت یانیش بۆ فێربوونی شارەزاییەک بێت، بۆ نمونە فێربوونی خەیاتی و چنین بۆ کچان، هەروەها فێربوونی چاکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان و سەرتاشی بۆ کوڕان، یانیش کورسی ئەدۆب فۆتۆشۆپ بۆ پرۆگرام سازی، هەروەها چەندین پرۆگرامی دیکەی کۆمپیوتەر یانیش وەرگرتنی کورسی زیادکردنی تواناکانی مشک بە تایبەتی ئەگەر بێت و لە قوتابخانە خراپ بن، هەروەها کورسی فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆز، یانیش کورسی مارکێتینگ یاخود ئەو بابەتانی کە لە قوتابخانە خراپیت دەتوانێت ئامادەکاری بۆ بکەیت و کۆرس وەربگریت. ئامادەکاری بۆ قوتابخانە. ڕەنگە بڵێ باش ئەمە پشووی هاوینە سعی چی بکەم؟ ئەم خاڵە تەنها و کەسانە دەتوانن پەیڕەوی بکەن کە لە یەکوانەدا زۆر خراپن، چۆن گریمان کەسێک لەوانەی بریکاریدا زۆر خراپە، هەموو ساڵەکانی خوێندنی لە بریکاریدا دەکەوێت بۆ ئەوەی ساڵێکی تر لە بریکاریدا زۆر باش بیت و نەترسیت و زۆر کات بەم وانەی و نەکوژیت، ئەوا دەتوانیت لە یوتیوب سێری ڤیدیۆی وانەیە بریکاری بکەیت. بۆ نمونە هی پۆلیدا ئەگەر بێت و گریمان ئەم ساڵ بچیتە پۆلیدا، یاخود وەکو یاریەک سەیری بکەن، دەفتەرێکی بۆ بکڕن و لە یوتیوب ڤیدیۆی زۆر هەیە پێی دەڵێن هاک بۆ شیکارکردنی پرسیارەکان بە ڕێگەی خێرا، بۆ نمونە چۆن 45 کە ڕەتی 45 دەکەیت لە ماوەی 5 چرکەدا. ئەم ڕاهێنانەوا دەکات مێشکت بەهێزتر بێت و حەز لەوانەکە بکەیت. ڕێگای دووەم ئەوەیە بەشداری لە کورسی هاوینەدا بکەیت بۆ ئەم وانەیە. بەڕای من ڕێگای یەکەم باشترینە، چونکە زۆر کاتان لێ نابات، بڕیاریش لە دەستی خۆتاندایە. کتێب خوێندنەوە. زۆر کەس هەستیاریان بە موشەیە هەیە، بەڵام لە ڕاستیدا کتێب خوێندنەوە ئەو دێوەزمەنیە کە بیری لێ دەکەنەوە. ڕاستە هەندێک کتێب بۆ ئاستی خوێندکاران کەمێک وشکە و ئاڵۆزە، بەڵام هەوڵ دەدەین ڕۆژانە چەندی کتێبی باشتان بۆ پێشنیار بکەین بۆ ئاستی خۆتان کە زۆر سوودی لێ ببین و هاوکات چێژ لە خوێندنەوەشی ببینن. ئەگەر تا ئێستا لە ئینستاگرام فۆلۆت نەکردوون ئەوە فۆلۆمان بکە و هیچ ستۆریەک لە دەست مەیەن. پشتیوان بەخوای گەورە لەوێ پێشنیاری زۆربەی کتێبەکانتان بۆ دەکەین. چەند کتێبێک لە چەند بوارێکدا دیاری بکە، وەکو ئەم بوارانە: مێژوو جوگرافیا، ئاینی، گەشەپێدان، تەندروستی، ڕۆمان و چیرۆک، هەروەها زانستی. ئەگەر توانای کڕینی کتێبیشت نییە، ئێستادا زۆربەی کتێبەکان دەتوانیت بە PDF دایان بەزێنیت لە ناو موبایل و ئایپادەکانتاندا، هەروەها دەتوانن بیخوێننەوە لە هەر کات و لە هەر شوێنێکدا بێت. ڕاهێنانی زیادبوونی توانەکانی مێشک بکەن. قەتوەتان لێ هاتووە کە قوتابخانە تەواو بوو، پاشان 3 مانگ پشوود وەرگرتووە، بەڵام چونکە لەم 3 مانگەدا هیچ مێشکت نەجوڵانووە و هیچ مێشکت ڕانەهێنا و سعید نەکردووە کە قوتابخانە کراوەتەوە، زیاتر لە 2 هەفتە دویستووە هەتا دووبارە هەندێک لە بابەتەکانی بیر بکەوێتەوە، هەروەها کاتی زۆری دەوێت تا دووبارە مێشک ڕابێتەوە بە وەرگرتنی زانیاریەکان. ئەمە ڕوودەدات بە بەردەوامی ئەگەر بێت و هاوینەکی هیچ ڕاهێنانێک بۆ بەهێزبوونی مێشک ئەنجام نەدەیت. ئەی چی بکەین؟ باشتر وایە ڕۆژانە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز لەبەر بکەن و ناوەکانی خۆی گەورە لەبەر بکەن، هەروەها چەند فرمودەیەکی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لەبەر بکەن، پاشانیش ژمارەکان لە سەدەوە بە پێچاوانەوە تا 0 بژمێرە، پاشان جارجار پرسیاری مەتەڵی و فکری شیکار بکەن، ژمارەی موبایلی کەسە نزیکەکانتان لەبەر بکەن، شتەکان جارجار بە پێچاوانەوە ئەنجام دەن. بۆ نمونە ڕاهاتون هەمیشە بەدەستی ڕاست شت بنووسن، بۆ بەهێزبوونی مێشک جارجار بەدەستی چەپ شت بنووسن، پاشان چاوتان دابخەن و دەستبەن لە شتەکانی دەوروبەرتان، هەوڵ بدەن لە ڕێگەی هەستەکانتانەوە بزانن شتەکە چییە، بێجگە لە هەستی بینین سوود لە هەستەکانی دیکەتان وەربگرن. و ڕاهێنانی زۆرتر هەیە، ئەگەر کاتمان هەبێت ئینشاءالله لە ڤیدیۆکانی دیکەدا باسییان دەکەین. ڕۆتینێکی باشی ڕۆژانە بۆ خۆت دابنێ. زۆر کەس پرسیار دەکەن و دەڵێن خشتێکم بۆ دابنێ یان لەسەر چ خشتێک بڕۆم. لێرەدا وەڵامەکان بە ئەندازەی ژماری کەسەکان دەگۆڕێت. کەس لە خۆت باشتر تۆ ناناسێت. خەڵک هەیە بەیانیان زوو لە خەو هەڵدەستن و شەوان ناتوانن لە دوای کاتژمێرنەوە بەخەبەر بن. کەسی واش هەیە بەیانیان ناتوانن زوو لە خەو هەستن، شەوانیش تا درەنگ خەویان لێ ناکەوێت. بۆ ئەم هاوینە خۆتان ڕۆتینی خۆتان دۆزنەوە. گریمان من ڕۆتینی خۆم دۆزیوەتەوە، دەزانم تەنها لە بەیانیاندا زۆر چالاک دەبم و بەکارەکانم ڕادەکەم، بۆیە ناچم ڕۆتینی خۆم تێک بدەم. ئەگەر هیچ کارێکیشم نەبێت ڕۆتینی خۆم تێک نایەم، هەموو ڕۆژێک لە یەک کاتژمێری دیاریکراودا هەڵدەستم لە خەو. لە کۆتاییشدا هاوڕێکی باش پەیدا بکەن. ئەم کۆمەڵە خاڵانی کە باسمان کرد لە تەمەنی ئێوەدا ئەنجامدانیان تا ڕادەیەک پێویستی بەبوونی هاوڕێکی ئازا و گوج و گۆڵ هەیە. چۆن لەگەڵ هاوڕێکتدا پلانەکانتان بێک و باس بکەن بۆ پشووی هاوین تا بەردەوام هانی یەکتری بدەن بە درێژایی ئەم 3 مانگە. بۆ نمونە لەگەڵ ئەو هاوڕێدا هەموو ڕۆژێک لەبری ئەوەی بە زمانی کوردی قسە بکەن لەگەڵ یەکتریدا دەتوانن زمانێک دابنێن، بۆ نمونە زمانی عەرەبی. بۆ زمانە ڕۆژانە گفتوگۆ لەگەڵ یەکتریدا بکەن، یانیش کتێبێک دابنێن لەو هەفتەدا بێک و بیخوێنەوە تەواوی بکەن، دواتر باسی کتێبەکە بکەن، یاخود بێک و کورسێک وەربگرن، پاشانیش بێک و سەیری بکەن.
زانن کامتان زۆرتر کورسەکە تەواو دەکەن واتە بیکەن بە پێش بڕکە لە نێوان خۆتاندا بۆ هەموو کارەکان. ئەم ڕێگەیە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی بە درێژایی ئەم نەوە ڕۆژە چالاک بیت و لەسەر ئامانجەکەت سوور و بەردەوام بیت. خاڵی 11 ئێوە لە کۆمنت بۆمان پێشنیار بکەن بەڕای ئێوە باشترین کار کە لەم هاوینەدا ئەنجامی بدەیت وەکو خوێندکارێک چییە؟